لە ژێرزەمینێکی تاریک و قەرەباڵغدا ژنێکی بەتەمەن بە قەدێکی چەماوە و دەستێکی لەرزۆکەوە خۆی بە شیشی ڕاڕەوەکاندا گرتووە. هەناسە سواری بەسەریدا زاڵ بووە و چاوەکانی پڕ بوون لە ماندوێتی. ماوەی چەندین کاتژمێر لەسەردا وەستا بوو بۆ موچەی مانگی 6 کە لە مانگی 9 بەش دەکرێت. موچەیەک کە پاداشتی تەمەنێ خزمەت بوو، بەڵام ئێستا بۆتە سەرچاوەی ئازار و ناڕەحەتی. ئەمە تەنها چیرۆکی ئەم ژنە بەتەمەنە نەبوو، بەڵکو گزارشتە لە ژیانی سەدان خارنشینی دیکەی سلێمانی هاوشێوەی ئەم ژنە بەتەمەنە. نەوەڵای شیاونێ بەڵام هەچۆنە بێ خۆرەکە لێو نایە باشترە. بۆتە پارێزی لە قادرمە و لە شوێنی بەرزکەچی بۆ موچە ئەبێ لێرە بە ناچاری وەری. ئەرەوەڵا لە قادرمە ماڵی کوڕەکەم ئەم دیوە ناچمە سەرۆ قادرمەیە، بەڵام لێرە چار نییە. ئەوانەی تەمەنی خۆیان بەخشیوە بە خزمەتکردنی وڵات ئێستا دەبێت لە ژێرزەمینێکی گەرم و قەرەباڵغدا بەناو دووکەڵی ئۆتۆمبیلەکاندا بەسەر هەوراز و نوشێویەکی تاقەت بروکیاندا موچەکانیان وەربگرن. ئەوان دەڵێن ئەم پارەیە تەنیا بەشێکی بچووکە لەو شایستەیی کە خزمەتمان کردووە، بەڵام بە قورسایی و ماندووبوونێکی زۆرە وەری دەگرین. 42 ساڵ خزمەتمان کرد، بەڵام ئەوان ناتوانن یەک ڕۆژ بەڕێک و پێکی موچەکانمان پێ بدەنەوە. منێکی نەخوێنەوەری دەما لەم لە برزیل لەبڕ لە محافظ پرسە هەر خۆت ئەنی ئەمە گونجاوە جەبرە خۆ من محافظی شار نیم، من مەسئولی شار نیم، من کرێکارێکم. ئەگەر من بەربرسی ئیداری بوومایە هەموو بانقەکانم لە شوێنی تایبەتی ئەدانا، بەڵام بڵێتی فایدەیەکی خۆ هیچ بە من ناکرێت. من ئەڕۆم پێکرێ بێ مارە قسڕم بێ حەدە گەرمێکەکەی قەڵەباڵغەکەی بێ حەدە کاکە خەڵک 3-4 مانگە مەعاشی وەرنەگرتووە، خەڵک هەمووی داماوەتە لەبەرەوە هەمووی بە یەک ڕۆژێت. ساڵی دوانێ 42 ساڵ خزمەت ئەو معاژانت تخوا و معاژانە بەم گەرمایە بە سەرما بە گەرما ئێدە باش کاکە ژیان حکومەتی هەر بێنە شتێکمان بۆ بکە کاکە، شتێکمان بۆ بکە معاشەکەمان وەکو معاشەکەمان بە 4-5 مانگ جارێکی تێ شوێنێکمان بۆ دانێت تۆزە فێنێک بێ قەیچێکە ئێمە چەند ساڵە خزمەتی ئێوەکەین، ئێوە بابە یەک ڕۆژە دوو ڕۆژ خزمەتی ئێمە بکەن نابێ، یعنی 42 ساڵ لە بەرامبەر ڕۆژێک دوو ڕۆژ شوێنێکمان بۆ دانێن و تۆزێ ڕێزمان لێ بگرن و تاکەیەوەیە ئەمان چەوسێنەوە. خاننشینان دەپرسن ئایا ئەمەیە پاداشتی ژیانە خزمەت، ئەمەیە ڕێزگرتن لە تەمەن و ماندوێتی. ئەمە چیرۆکی ناڕەحەتیەکانی خاننشینانی سلێمانیە، چیرۆکێک کە پێویستە بگاتە گوێی هەمووان، بەڵام ئەوانەی لەم دۆخە بەرپرسن گوێیان لێکەڕ کردووە و مردنی چەندین خاننشین لە سەرەی وەرگرتنی موچە لە پاڵە پەستە و تەنگە نەفەسی زۆردا ڕای نەشڵەکاندن و بە هۆش خۆیاندا نەهاتنەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.